كتاب الله أحيانا وبالتوحيد أوصانا ففي قرآننا نور يضيء ظلام دنيانا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لا وتشيرين كاني إمامي ابن قيم جوزيدين لباسي توحيدا لأيكي كتلا وتجوانا كاني أفرمي التوحيد كلمة قامت بها الأرض والسماوات. فرمي توحيد كلميك زوي أسمعنا كان بهوي أورا مستعون بلى كاتك توحيد لسر زوي أنا يعني إخوائي پروردگار كوتاي بزوي أسمعنا كان يعني قيامت برفع به وكوشون بغمري خواه صلى الله عليه وسلم فرمي كاتك قيامت دي ككس نميني لسر زوي بلى الله ياخذ لفرمودي كترا فرمي قيامت برپا بێ لەسەر خراپترینی بوونەوەرەکانە واتە کافرترینی بوونەوەرەکانە بۆیە هەتاوەکو تەوحید بمێنێ زەوی و ئاسمانەکانیش ئەمێنن و بەردەوامە بن کە تەوحید نەما خوای پەروەردگار زەوی و ئاسمانەکان لەناو ئەبا. جا بۆیە مانەوەی زەوی و ئاسمانەکان بەهۆی تەوحیدەوەیە و دروستکردنی زەوی و ئاسمانەکانیش هەر بەهۆی تەوحیدەوەیە، چونکە خوای پەروەردگار فەرمێ ژنۆکە و ئینسانەکانم لەبەر تەوحید دروست کردووە. کە ژنۆکە و ئینسانەکانی لەبەر تەوحید دروست کرد بێ و زەوی و ئاسمانەکانیش مسەخەر کرابێ و بەدی هێنرابێ بۆ خزمەتی جنۆکە و ئینسانەکان کەواتە بە حەقیقی زەوی و ئاسمانەکان لە بنچینەدا بۆ مرۆڤیش بۆ تەوحیدە. پاشانە فەرمێ ڕەحمەتی خوای لەبێ وخلقت لأجلها جميع المخلوقات. هەر لەبەر تەوحید خوای پەروەردگار هەموو بوونەوەرانی بەدی هێناوە. بەڵێ زەوی و ئاسمانەکان و تەواوی بوونەوەرەکانی ترکە لە خزمەتی مرۆڤایەتی و لە خزمەتی جنەکانان هەر هەمووی لەبەر تەوحید بەدیهێنراوە، چونکە خودی بەدیهێنانی مرۆڤەکان لەبەر تەوحید بۆ وەکو چۆن خوای پەروەردگار بۆ خۆی فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جنۆکە و ئینسانەکانم بۆ تەوحید دروست کردووە وەکو چۆن ئیمامی ابن عباس تەفسیری ليعبدونەکە فەرمێ ليوحدون. ئەمەش بەڵگەیەوەیە کە بەڵێ مەخلوقاتەکانیش لەبەر تەوحید بەدیهێنراون. پاشانە فەرمێ وبها أرسل الله تعالى رسوله وأنزل كتبه. فرمي هەر بەهۆی تەوحیدەوە خوای پەروەردگار پێغەمبەرەکانی خۆی ناردووە. هەموو پێغەمبەرەکان بۆ تەوحید هاتون. وما أرسلنا من رسول من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. خوای پەروەردگار فەرمێ هەر پێغەمبەرێکمان ناردبێ بۆ یەک مەبەست ناردوومانە کە پێی بڵێین بە گەلەکەت بڵێ، بە خەڵکی سەرزەوی بڵێ، بە ئینسانەکان بڵێ کە تاکە پەرستراوی بە حەق ئەڵڵایە با هەر ئەو بە تەنها بپەرستن. بەڵێ هەر بۆ ئەومە بەسەش هەموو کتێبەکان نێراون، هەموو کتێبەکانی خوای پەروەردگار بۆ ئەوە دابەزێنراوە و بە پێغەمبەرانە نێراوە بۆ ئەوەی تەوحید بەرپا بکرێ و تەواوی کتێبەکانی خوای پەروەردگار لە یەکەم کتێبەوە کە بە یەکەم پێغەمبەری داوە هەر هەمووی تاوەکو کۆتایی تاوەکو قورئانیش هەمووی لە چواردەوری تەوحید سوڕاوەتەوە و هەمووشی داوای کردووە لە دانیشتوانی سەرزەوی کەسانێکی موحید بن. پاشانە فەرمێ وشرع الله شرائعه. هەر بەهۆی تەوحیدەوە خوای پەروەردگار هەموو عیبادەتەکانی داناوە. نوێژە خوای پەروەردگار بۆ ئەوە دایناوە تەوحیدی تۆ دەرکەوێ، ڕۆژووە بە هەمان شێوە، زەکاتە بە هەمان شێوە، حەجە بە هەمان شێوە، ئەمر بە چاکەیە نەهی لە خراپەیە، حەڵال خۆریە، وازهێنانە لە حەرامە، هەرچێکی تر هەموو ئەمانە هەمووی بۆهۆی تەوحیدەوە خوای پەروەردگار دای بەزاندۆ بۆ بەندەکانی و تەشریعی کردو و دای ڕشتۆ بۆیان و ئەمری پێکردن. پاشانە فەرمێ ولأجلها نصبت الموازين. هەر بۆ تەوحید لە قیامەتیشا ترازوەکان دانرێ و ئەو ترازوان لەسەر زەویش دانراون. بەڵێ خوای پەروەردگار فەرمێ لا يستوي أصحاب الجنة وأصحاب النار أصحاب الجنة هم الفائزون. خوای پەروەردگار فەرمێ أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. خوای پەروەردگار فەرمێ لا يستوي أصحاب الجنة وأصحاب النار. بەهشتیەکان و جەهەنەمیەکان یەکسان نین، بەهشتیەکان موحیدن ئەوانی کەش جەهەنەمین. ئەمە معیارێکە ترازویەکە ئینسانی مسلمانە بێ لە دنیاە لە پێش چاوی خۆی داینێ، نەچێ کافرێک یەکسان کا بە مسلمانێت، چونکەوە یەهود وایە کرد. بگرە یەهودەی وت کافرەکە لە مسلمانەکەش باشترە. کاتێک پرسیار لە یەهودیەکان کراوتیان ئێمە باشین یا محەممەد و هاوڵانی صلی الله عليه وسلم، قوڕیشیە کافرەکانە پرسیاریان لێکردن وتیان هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا. ئێوە لەگەڵ بتەکانتان لەسەر حەقترن
لەو ئیماندارانە بە پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆیە نەکەی ئەو قسەی یەهود بکەیتەوە بڵێ کافر باشترە لە مسلمانی یاخود وەکو مسلمانە چونکە خوا پەروەردگار فەرمی یەکسان نین ئەصحاب الجنة هم الفائزون بەهەشتیەکان موحیدەکان ئەوان براون بەڵێ بۆیە ترازوو لە دنیاە لە پێش چاوێ بگرە نەچی کەسێک کە لەسەر تەوحیدە یەکسانی بکەی بە کەسێک کە لەسەر شیرک و کوفرە کەسێک لەسەر ئیمان و ئیسلامە یەکسانی کەی بە کەسێک کە لەسەر کوفر و لەسەر بێ ئیمانیە و لە قیامەتی شام ترازوە هەر بۆ تەوحید دانرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ عەبدێکە هێنن لە قیامەتە لە بەردەم ترازوویە ڕایەگرن سەجیلی تاوانەکانی ئەهێنن بۆی هەتا چاوی بڕ بکە تاوان نووسراوەتیە ئەڵێن ئەمە هەمووی تاوانی تۆیە بۆیە خەنە سەر ترازوەکەی ئەڵێن ئایا چاکە یەکشک ئەبەی کە ئەم تاوانانە بەرز بکاتەوە پێی بچیتە بەهەشت کە بیر لە چاکەکانی یەکاتەوە سیرەکە ناگاتەوە بەو 99 سجیلەیە کە هەر یەکی بەقەت چاوی کە بڕکە تاوانی تایە هەرچەند بیرەکاتەوە ئەوەندە چاکەی نییە ئەڵێ نەخێر شک نابم ئەوەندە چاکە ئەڵێن بەڵام تۆ بیتاقەیەکت هەیە با بۆت بەکاربێنین کاتە بیتاقەکە هێن نەڵە جاو بیتاقەیە لە چاو هەموو سجیلەیە چیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بیتاقەی بۆ خەنە سەر ترازوو هەموو سجیلەکان بەرزەکاتەوە کاتە بیتاقەکەنەوە تەوحیدە لا إله إلا الله محمد رسول الله تەوحیدەکەیەتی کە هیچ شتێک بەرامبەری ناوەستێ بۆیە بەڵێ ئەو میزانش بۆ دانراوە بسەلمێنرێ کە هەر کەسێک بە تەوحیدەوە بگاتە بەر میزان ڕزگاریە بێ هەر کەسێک بۆ تەوحیدەوە بگاتە بەر میزان ڕزگاریە بێ فەرمێ خوای پەروەردگاریش لە تاوانەکانی خۆشە بێ لە بەرەوەی تەوحیدەکەی هەیە و داغڵی بەهەشتە بێ وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پەروەردگار لە فەرمودەی قودسیە فەرموویەتی ئەی عەبدەکەم ئەگەر گوناهە و تاوانەکانت هەتا وەکو ژێر عەرشەکەم بگا بەڵام پێم بگەیتەوە و هاوڵێ بۆ بڕیار نەدابم لێت خۆش ئەبم بەڵام بگەیتەوە بەخوای پەروەردگار بە شیرکەوە ئەگەر هەرچی کردداری چاکەی ناو ئیسلام و تەواوی ئاینەکان هەیە کردبێتێ هەمووی پوچەڵە و هیچیت لێ وەرناگیرێ پاشانە فەرمێ ووضعت الدواوین هەر لەبەر تەوحیدە خوای پەروەردگار پەڕاوەکانیشی داوە بە مەلائیکەتەکان تاوەکو کردارەکانی عەبدەکان بنووسن باشانە فەرمێ وقام سوق الجنة والنار یان سوق الجنة والنار هەر لەبەر تەوحیدیشە خوای پەروەردگار بەهەشتی ئامادە کردووە جەهەنەمیشی هەڵگیرساندووە ئەوەی کە تەوحیدی هەبووە بۆ بەهەشت ئەوەی شکاندوێتی بۆ جەهەنەم باشانە فەرمێ وبها انقسمت الخليقة إلى مؤمن وكفار فەرمێ هەر بەهۆی تەوحیدەوەیە خوای پەروەردگار بوونەوەرەکانیشی کردووە بەشەوە یا ئیماندار یاخود کافر ئەهلی تەوحید ئەهلی ئیمانن ئەهلی شركيش أهلي كفرا وەکو چۆن خوای پەروەردگار فەرمێ هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن الله جل جلاله دروستی کردوون و ئێوە لە دوو گروپ تێپەڕ نابن گروپی سێمتیان نییە لەو بینە یا ئیماندارن یا کافرن خۆگەر منافقیش بی هەر تابعی کافرەکەی بۆیە ئیماندار نەبی ئیلا کافری یا کافرێکیت کوفرەکەت نهێنیە و نیفاقە لە ناوتا یاخود کافرێکی ئاشکرا خوای پەروەردگار فەرمێ لە قیامەتیشا فەریق في الجنة وفەریق في السعیر لە قیامەتیشا موحیدین بۆ بەهەشت ئەوانەشی تەوحیدیان شکانوە بۆ جەهەنەم پاشانە فەرمێ والأبرار والفجار فەرمێ هەر بەهۆی تەوحیدی شەوەیە دەرەکەوێ کە کێ ئەهلی چاکەکاریە و کێش ئەهلی فجوورە ئەهلی خراپەکاریە بەڵێ موحید قەت ڕێگە بەخۆی نادا تاوانە گەورەکان ئەنجام بدات چ جای بڕوا کوفر و شیرک بکە کە ئەو خۆی پاراست لە کوفر و شیرک خۆشیە پارێزێ لە تاوانە گەورەکان دواتر خۆی پارێزێ لە تاوانە بچووکەکانیش بەڵکو کەسەی کە تەوحیدی خوای پەروەردگار لە دڵیا گەشەی کردووە و دامەزراوە و ڕیشەی داکوتیوە بەردەوام هەوڵ ئەدا سنەتەکانیشی لە دەست دەرنەچێ نەوەک فەرزەکان جا بۆیە لێوە دەرەکەوێت کە ئەو چاکەکارە بەهۆی تەوحیدەکەیەوە و ئەوی کەش خراپەکارە بەهۆی ئەوەی کە تەوحیدەکەی شکانووە پاشانە فەرمێ فهي منشأ الخلق والأمر والثواب والعقاب فەرمێ تەوحید سەرچاوەی فەرمانی خوای پەروەردگار و قەدەغە کراوەکانی خوای پەروەردگارە چونکە تۆ هەر فەرمانێک جێبەجێ بکەی ئەبێ لەبەر خوا جێبەجێ بکەی هەر قەدەغەیەکی ژواز لێ بهێنی ئەبێ لەبەر خوای پەروەردگار وازی لێ بهێنی کە لەبەر خوای پەروەردگاری ژوازت لێ هێنا ئەوە عینی تەوحیدە پاشانیشە فەرمێ هەر بەهۆی ئەوەوە سەواب و عقاب دانراوە پاداشتی زۆر نەعیمی زۆر نیعمەتی زۆر خۆشی زۆر لە بەهەشتا دانراوە بۆ ئەهلی تەوحید و سزای زۆریش بۆ ئەهلی شرك باشانە فەرمێ وهي الحق الذي خلقت له الجن والإنس فەرمێ هەر تەوحیدە
ئەو حەقەیە کە خوای پەروەردگار داوای کردو لە جلۆکە ئینسانەکانیش وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە معاذی کوڕی جەبەل فەرمێ ئەتەدری ما حق الله على العباد ئەی معاذ ئەزانی حەقی خوا چییە لەسەر عەبدەکانی ئەفەرمێ الله لەگەڵ ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم ئەزانن ئەفەرمێ حەقی خوای پەروەردگار لەسەر بەندەکان ئەوەیە کە بیپەرستن و هاوڵی بۆ بڕیار نەدەن حەقی خوای پەروەردگار لەسەر بەندەکانەوەی بیپەرستن و هاوڵی بۆ بڕیار نەدەن کەواتە ئەو حەقەیە کە تایبەتە بە الله جل جلاله و فەرزی کردووە لەسەر هەموو بەندەکانی کە هەر کەسێ بەبێ ئەو حەقەی خوای پەروەردگار بێ ئەوەی لە ژیانیا ئەو حەقەی خوای پەروەردگاری دابێت و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار سەرنجامی بۆ ئاگرە ئەگەر بێت و نەیدابێ ئەگەر دابێتیشی سەرنجامی بۆ بەهەشتا پاشانە فەرمێ وعنها وعن حقوقها السؤال والحساب عليها الجنة والنار هەر لەبەر تەوحیدە ولەگەڵ حقوقەکانی تەوحیدە کە تۆ پرسیارە لێکرێ خوای پەروەردگار محاسبە و پرسیاریش لە قیامەتا کە دایناوە بەهۆی تەوحیدەوە دایناوە ئەوەی کە لە محاسبە دەرچوو تەوحیدەکەی سەلامەتە بۆ بەهشت و ئەوەشی دەرنەچوو بۆ ئاگر پاشانە فەرمێ شێخ ڕەحمەتی خوای لێبێ وعليها نصبت القبلة وأسست الملة هەر لەبەر تەوحیدە خوای پەروەردگار قیبلەی داچەقاندووە بۆمان کە بریتە لە کەعبەی مشەڕەفە هەمومان یەک ئوممەت بین ڕووبکەینە ئەو کەعبەیە هەمومان یەک خواپەرستی بین یەک ڕووگەشمان هەبێ و یەک ئوممەتیش بین وإن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاتقون الله جل جلاله وافرمي أو أمتكتانا هم يريك دوتا يك قبلة يك پروردگارشتان هي تقوى بكنوا لي بترسم باشانا فرمي وأسست الملة ولأجلها جردت السيوف في الجهاد وهي حق الله على العباد فرمي هل بر توحيدا خواي پروردگار جهادي فرض كردوه وچككاني بكار خستوه ولسر ئەوەشە خەڵک ئەچێتە بەهەشت و جەهەنەم جا بۆیە بەڕاستی سەربازەکانیش کە لە جەنگا ئەجەنگێن لە دوو جۆر تێپەڕ ناکەن یا سەربازی طاغوتە یا سەربازی ئەڵڵایە جل جلاله خوای پەروەردگار فەرمێ الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت دوو جۆر سەربازمانێ سەربازێک لە پێناوی سەرخستنی دینی ئەڵڵایە ئەجەنگێ سەربازێکیش لە پێناوی سەرخستنی تاغوتەکە ئەجەنگێ جۆری سەربازی سێممان نییە ئیتر کارمان بەوە نییە کە سەربازەکانی تری تەواغید لەناو خۆیانە لەسەر دنیا شەڕەکەن ئێمە باسی ئەهلی تەوحید دەکەین کە بووینە سەربازی تەوحید ئەگەر جەنگ بکەین تەنها لەگەڵ کافرێکی و هەر ئەو جەنگەیە کە بە عیبادەت بۆمان حساب و بە جیهاد بۆمان حسابە پاشانە فەرمێ فهي كلمة الإسلام وهي مفتاح دار السلام توحيد كلمة إسلام لا إله إلا الله محمد رسول الله كلمة إسلامتية هروا بستبوي بيوي وتت طبعا داخل إسلام بي لسريشي مردي درجاي دار السلام بو أكاتوا چونك كليلي درجاي دار السلام شكوية بهشتي خواهي پروردگار والله يدعو إلى دار السلام ويهدي من يشاء إلى صراط مستقيم الله جل جلاله مخلوقاتكاني خوي إنس وجن بانگكا بو كوي بو دار السلام بۆناو بەهشت و هیدایەتیشی داون بۆ ڕێگە ڕاستەکەی خۆی ئەگەر قوبوڵی هیدایەتەکەیان کردبێ پاشانە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ وعنها يسأل الأولون والآخرون هل توحيديش لباري توحيده برسياركري لسرتا إنسانه هتا أوكو كوتا إنسان كخاوني توحيد بوي أو وقتا برسيار العباد كانت أكريو تو أسلميك هتا لنا جهنم نامنيتو باشا فرمي ولا تزولا قدما عبد بين يدي الله حتى يسأل عن مسألتين فرمي بي هيج كسك ناجولي للاي خواي پروردگار هتا وكو برسياري دوشتي لنا كده يا كميان ماذا كنتم تعبدون ايوه چيتانا پرست دواميشيان ماذا أجبتم المرسلين ايوه چيتان جوابي پیغمبركتان داو عليه الصلاة والسلام باشا فرمي وهذه حقيقة شهادة رب العالمين فرمي مش حقيقة شاءته معنا كاليتا برسيك چيت برستوا و چيت جوابي پیغمبركش الدعوته كتولي يشهد أن لا إله إلا الله يعني بس خواه برستم كالي يشهد أن محمد رسول الله عليه وكو پیغمبر صلى الله عليه وسلم خواه برستم أو حقيقة شاءته معنا التوحيد كإمام ابن قيم جوزي
باسی ئەکا ڕەحمەتی خوای لێ بێ والحەمد لله رب العالمين.